حسين عمو حارث بقول بيجي بس دانية كهي تواني بس زوج تغاني حال بيت ها ما يبغوا كهي ئەم بتوڵەیە لە بۆ یەکەمین جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سازەکرێ و بە خۆشحاڵی و یعنی ئەسمانی هەڵەبجە لەلایەن ڕێکخراوی فایەوە ئۆکەی پێدراوە کە ساز بکرێت و بتوڵەکە ماوەی سێ ڕۆژە خایەنێ زیاد لە هەفتە یاریزان لە سەرانسەری جیهانەوە لە کەنەدا لە تەواوی عێراق لە تورکیا لە ئێران بەشداریان تیا کردووە سێ ڕۆژە خایەنێ و لەبەر ئەوەی بناری باڵام بۆ بەڵین شاخی باڵام بۆ لە ڕووی کەش و هەواوە ئەتوانی بەسەی ئاراستەتیای بفڕیت لە ناوچەکانی تر ینی جیازی زۆرتر لە ناوچەکانی تر کە ئەوان نەتوان بێک ئاراستەتیای بفڕن بەس ئەم چەند ئاراستێکی یانی ئەگەر لە ڕووی کەش و هەوا کێشەمان بۆ دروست بواە ئەمە توانی هەر بتوڵەکە ئەنجام بین ئەفرەتیش لە بتوڵەکە دوو ئەفرەت بەشدارە لە کۆی هەفتە یاریزان کە لە دەروی کوردستان و عێراقەوە هاتوون. Hello, my name is Marisa Lidel. I came from Canada and I'm originally came from Philippines, but I'm here in Iraq in this competition to be a target judge. So I started in 2017 to do the judging, to be the judge in the judge team. So I started in Canada to do my judging, and then this year I continue it in Kosovo, in Macedonia, and in Turkey. I love this to be a part of this sport. It's beautiful to meet people, especially guys here. They are so friendly, and I'm looking forward to be in this judging team and competition. I wish you everybody all the luck and be sport